زارێ سەرەتاوەکو پشتگیری ڕۆژاوا هیچ گومانێک تێدا نیە بە هەموو شێوازەکە ئێمە پشتگیری ڕۆژاوا دەکەین. پێشتریش کردیتمان و ئیساش پشتگیری دەکەین و هەر بەردەوامیش دەبین. وامە یەکەکەین لەوانەیە کە چەندزات چوینەتە ڕۆژاوا و ئەو شارانەی وێندەرە لە عامودە و لە قامشلۆ و لە گرێسپی و لە کۆبانی و مامبەجا تا ڕەقەشەی هەموو چوینەوە خۆشبەختانە جێشانە زیمانە بەشدار بووینەوە لە نووسینەوەی دستور لە بۆ ڕۆژئاوا. بێگومان ئەو شاڵەوە ئێستا بەرکەتی ئەو لەشکرکێشی دڕندانەی تورکیا کە ڕوبەڕووی گەلەکەمان بوویتەوە لە ڕۆژاوا جێگای ئیدانەکردنە و خۆشبەختانە ئەو لەشکرکێشە بوویتە مای ئەوەی کە دەموچاوی ڕاستەقینەی حکوومەتی تورکی و بەڵکو بنەمای دەوڵەتی کوردی بۆ خەڵک بە دیار بکەوێتن. هیچ بنەمایەکی ئەخلاقی نەک لە بۆ لەشکرکێشەکەی نێشێ بەڵکو لە بۆ کۆی دەوڵەتی کوردی لە تورکی ببورن نەمایە و پێشم وایە کە دۆزی گەلی کورد بە درێژای مێژی و خۆی هیچ جارێک پشتگیری نێودەوڵەتی ئەوەی ئێستا بەخۆیوە نەبینیوە. من هیوادارم کەەوە ببتە مای ئەوەی کە شتێکی لێ شین ببیتن و ببتە ئەوەی مای ئەوەی کە گەلەکەمان لە ڕۆژاواش ببتە خاوەنی جۆرێک لە جۆرەکانی قوارەی سیاسی. لەم بارودۆخەدا ئێمە پێویستیمان بە یەکڕێزیە لێرەشدا دەگەینە پرسیارەکەی دووەمت بۆ ناتانین یەکێتی نەتەوەی پێکبینیم پێم وایە لەبەرەوەی ئێمە یەکڕێز نینە و بەرژەوەندێک تەسکەکانی حزبی و لەوانەیە هەندێک جار کەسیش زاڵە بەسەر بەرژەوەندەکانی نەتەوەی بەرژەوەندەکانی گەلەکەمان بۆیە تاکوی سا حزبەکان و لایەنە جیاجیەکان نەیانتانی ئەو یەکێتی پێکبینن. ئەمن هیوادارم کە ئەو لەشکرکێشەی تورکیا چۆن ئێستا لەسەر ئاستی شعبی بە تایبەتی گەلەکەمانی یەکخستووە و ئێستاگەر سەیری تۆڕەکانی کۆمەڵایەتی بکەیت دەبینین کە گەلەکەمان بە هەموو ڕەنگە جیاوازیەکان بە هەموو ئینتیماعاتی حزبی و غیری حزبی هەموو یەک بووینە. هیوادارم حزبەکانیش بە هەمان شێوە یەک ڕێیان هەبی بتەمای ئەوەی کەوانشێک ڕێزی خۆیان پێدا بستنەوە و یەک بخەنەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو لەشکرکێشە بنە کە پێم وایە ئەگەر ئەو لەشکرکێشە سەر بگری کە دڵنیام سەر ناکەوێ بێگومان کاریگەری زۆری لەسەر باشووریش دەبی و پێم وایە سەنگی باشووریش نامینێەوە دوور نییە تورکیا تەماعەکانی بگاتێرش لەبەرەوەی تەماعەکانی دەوڵەتی تورکیا هیچ سنوورێکی نییە. سەرەتا جێگای داخە لە سەدەی 21 دەوڵەتێک کە لە حلفی ناتۆیە کە بانگەشەی ئازادی دەکەن بانگەشەی دیموکراسی دەکەن بانگەشەی مافی مرۆڤ و دەوڵەتی یاسا دەکەن بەڵام دەوڵەتێکی فاشیزم و ڕەگەسپەرست بەبێ جێدانە هیچ یاسایەکی نێودەوڵەتی بەبێ ئەوەی جێبدەنەوەی کە ئەو جەنگەی دروستی دەکەن دەبێتە هۆی ناسەقامگیری لە ناوچەکە دەبێتە هۆی ئاوارەبوونی سەدان هەزار کەس و برینداربوونی سەدان هەزار کەس وا دەبینی بە هەرچی تۆپ و تیارەی حلفی ئەتلەسی هەیە لە خەڵکێک دەداتن کە 8 ساڵ 9 ساڵە ئەزمونێکی زۆر جوانیان لە ڕۆژاوا دروست کردی بەبێ ئەوە 1 تەقە لە عەفرین کرابیتن لە بۆ باکووریان بەبێ ئەوە 1 تەقە لە قامیشلۆ کرابی لە جوندیەکی تورکی بەڵام بەداخەوە بە ناوی تیرۆریزم کە خودی خۆیان تیرۆریستن هەموو عالم دەزانیتن شعبك 20 ملیۆن کەس لە ناو تورکیا خاوەن هیچ مافێک نییە 20 ملیۆن کەس لە ناو تورکیا دەژیتن بڕۆ نوێنەرانیان هەموو لە سزنن هەموو ڕۆژێ خەڵک بانگ دەکرێن هەموو ڕۆژێ بیانوویەک دەبینەوە لە بۆ دەستگیرکردنی خەڵک ینی تۆ کابرا بان ئینتیخابات دەرسوەیەکەچی لە تەنیش دادنێن وەکو مڕاقیبەک ینی بەداخەوە دەوڵەتی تورکیا سەلماندی دەوڵەتێکی بە ئیمتیاز فاشیستە ڕەگەسپەرستە جێ ناداتە کۆمەلگای نێودەوڵەتی لە بۆ عەلەقەڵ وەکو ڕێزگرتنێک ڕێزی مافی مرۆڤ بگریتن ئێستاش وەکو کوردستان لە بۆ پاشەوەی سەلمێنرا کە تورکیا تەنها مەبەستی ڕۆژئاوا نیە ئەگەر لەو ڕۆژانە دیتت ئەردۆگان کە قسەی دەکرد وەزیرەکانیان قسەیان دەکرد مەبەستیان باشووری کوردستانە زۆر بە وازەحی گوتیان ئێمە لە هەرچیان دەرێ کیان هەبیتن کوردی لی قبول ناکەین و تەدمیری دەکەین لێی دەدەن بەڵام بەداخەوە لێرە لە ئاستی ئەو وتە ئاگرینانەدانی نەکە دەرحەقیان دەکرێت لێرە تاکو ئێستاکە چەقو لە یەکتر تیژ دەکەن و کە شتێکی ئەو پەڕی عیبەیە دەبووە ئێستا یەکێتێکی نەتەوەیی یاخود هەر لە عەلەقە لەبەر ئەو بارودۆخۆی شتێک دروستکەن هەموو ڕابردووە بەبانەکەنەوە ئێستا کە زۆر عیبە ئێمە سراعی حزبایەتیمان هەبی دەبی هەمومان بەیەکەوە کار بکەین لە پێناو وەدەرنانی داگیرکەران چەند جوانە دەبینم ئێستا هەڵوێستی بایکۆتکردن
ینی هەرچێ دەبینم ئەو دوکانانەی لای ماڵمە هەر خۆیان دوێنێ پێیان گوتم شتی تورکی خەڵک لێمان ناکرد خۆم لەو ڕۆژانە شتم کڕی لە فەیسبووکیش بڵام کردەوە کە گەیشتمە نێزیکمار دەبینم تورکیا گەڕاندمەوە یعنی ئەگە هەرچین پێ نەکرێ ئەوەندەم پێ دەکرێت هەرچین پێ نەکرێت دەتوان بچمە پێش UN2 هاوار بکەم ئەوەندە بە من دەکرێتن خۆ بەڵام حزبەکانی ساحەی سیاسی کوردستان هەزاران هەزار هەندی ئێمەیان پێ دەکرێت بەڵام بەداخەوە کە نایکەن ئایندە وەڵامیان دەداتەوە هیوادارم ئەوڕۆ لە سبەی باشترە بێنەوە لایەک و باوەشی خۆشەویستی و باوەشی نیشتیمان پەروەرەتی لە بۆ یەکتر بکەنەوە چونکە بەیانی ئەوڕۆ زوو بی لەوانێ بەیانی درەنگە